سەرەتا بە خێراتێکی گەرمتان دەکەم و دەستخۆشی لە ڕێکخەرانی ئەم دیدارە ئەەکەم و بەڕاستی حەقوا بوو لە شێوازێکی بەرفراوانترە ئەم دیدارە ساز بکرێت چکەم بابەتە قسە زۆر هەڵەگرێت تەکێ و خانەخاکان هەر ئەوەندەی کە کەسانێکیان بۆ ئێمە دروست کرد هیمەتێکی وایان هەبوو لەبەر تیشکی مانگا کتێبیان دانا ئێستا ئەمڕۆ مامۆسەکانی زانکۆ ئەو هەموو شتە لە بەردەستمانایە هیچمان پێ ناکرێت تەکێ و خانەخاکان توانیان کەسانێک بۆ ئێمە بەرهەم بێنن لە حوجرەکەی خۆیان لە خانوە گڵەکەیە کتێب دابنرێ لە ئەزهەر نامەی تایبەت بێتە کوردستان داوا بکەن کەی کتێبەکەمان بۆ ئەنێرن بۆ ئەزهەر بۆتان چاپ بکەین کوالیتی ئاستی زانایانمان لەو ئاستەیە بووە کە لە ئەزهەر لە مسر لە وڵاتانی ترەوە من دەستنووسم لایە لە فەقێکە لە داغستان و هاتووە بۆ ئێرە لە تەوێڵەیە فەقێ بووە لە زاوەرا فەقێ بووە هەموو ئەمانە بەڕاستی ئاماژەگەلێکن بە ئێمە ئەڵێن ئەو میکانیزم و میتۆد و مەنهەجەی کە ئەوەرە بەرزانەی دروست کرد ئێستا دیارە فەراهەم نەهاتوە بۆیە ناوەندەکانمان وەکو پێویست نەبوونەتە کایەکی معرفیکە زانەی گەورە بەرهەم بێنن ئەو هەموو شاعرە مەزنە پیرەمێرد مەحوی نالی بەڕاستی ئەدەبی کوردیش بە شێوازە لە شێوازەکان قەرزاری حوجرەکان لەبەرەوە خانەخا و تەکیەکان تەبایی لە ناو کۆمەڵگەیە دروست کرد و گەورەزانایی دروست کرد و بەڕاستی شاکارێکی نایاب کە چی دەستنووسخانە هەیە لەسەر زەویە نییە بە مبالغە ناڵم ئیلا دەستنووسێکی زانای کوردی تایە وەڵڵاهی ئەم دیدارانە نەک لەم شوێنەیە لە هەموو ناوەندە بکایە مەعرفەکانە بە تایبەت لە زانکۆی سلێمانیە کە بەڕاستی بەشی کوردی کە ئەگەر قەرار بە باسوخواسی ئەدەب بێت قەرزاری خانەخا و حوجرەکان ئەمە بە فراوانتر بکرێت نەک لەم شوێنەیە بەم شێوازە و خەڵکانێکی کەمیش هاتون بەڕاستی کە جێگەی ئەسەفە حوجرە و خانەخاکان لە کوردستان ڕۆڵێکی گەورە و سەرەکییان بینیوە هە بە درێژایی مێژوو تاگەنە سەردەمی مۆدێرنە کە زانکۆ و خوێندنی ئەکادیمی هاتوۆتە کوردستانەوە سەری بەتایبەتی هەڵەبجە و شارەزور و هەورامان بە نمونەوەگەین ئەم ناوچەی ئێرە خانەخاکان ڕۆڵێکی گەوریان بینیوە کۆمەڵی زانای گەورە لێرە پێگەشتون لە پاڵەوانە کۆمەڵە شاعری گەورە هەم زانا بوون هەم شاعریش بوون ئەوانی کە لێرە بوون تەنانەت خەڵکی لە دەرەوە ئەم ناوچەش هاتوون لێرە خوێندووانانی خانەقای دیارە مەدرسەیەکی گەورە بووە زانکۆشی گەورە بوو لە سەردەمی خۆیان کاتێک گەڕانەوە بە مێشوتە سەری زانە گەورەکان کە ئەکسەریەتیان لەم خانەخانە پێگەشتون لێرە خوێندوانە یا شاعیرە گەورەکان ئەوە نالیە ئەوە مەولەوی ئەوە مەحیەتەوە گەڕێتەوە هەر شاعیرێکی گەورە لە خانەخانەکان پێگەشتون بە درێژایی مێژوو تەنانەت سەرکردە گەورەکانیش یا خوێندکاری خاوی حوجرە و خانەخاکە بوون یان باوکیان واپیریان ڕابەری تەریقەتەکان بوون ئەمانە لە سەردەمی پێشوە شرایەکی گەورە بوون لە ئەو سەردەمەی کە تاریکستانی هەبوو عنی خوێندن کەم بووە ئاسی زانستی زۆر کەم بووە ناوچەکانی ڕۆشن کردوێتەوە هەرێکی لەم زانانە ئەستێرەیەک بوون لە ناوچەکانی خۆیانە ئەگەر ئێمە سەرنجێکیشمان بووە لەسەر شوێن کەوتوانی خانەقاوانێکی خەڵکی قسەیان کردو ئەمە ناکاتەوەی ڕۆڵی خانەقا و کەشەکان کەم بوون لە خوێندن چونکەوانە زاناکان دایانمەژراندووە و مامۆستا بوون تیانە و مامۆستای گەورەتی هەڵکەوتووە ئێمە ئیجادەکەی وەربگرین ئێستش کە هاتوونە بە سەردەمێک ئەو مێژوە فەرامۆش نەکەین وەکو قسەی لەسەرەگرێ بەرز بیان نرخێنین و بیان خەنە ناو دووتویە کتێب و مێژوەی بە نەمری بێنەوە تەکیە و خانەقا و حوجرەکان کە لەسەر ئاستی هەموو کوردستانی باشوور یا با بڵێم تەواوی کوردستان هەبوون ئەمانە پێگەیەک و منبەرێکی فراوان و جددی بووە بۆ ئەوەی بتوانین خەڵکی خوێنەر و خەڵکی پڕمەعریفە و خەڵکی زانا و عالم بۆ ئێمە بەرهەم بێنن بەڕاستی ناکرێت ئێمە ئەم گرنگی خانەقاوتەکیانە بە نادیدە وەربگرین چونکە لە کاتی ڕابردووی با بڵێن مێژووی ڕابردووی ئێمە تاکە سەرچاوەیەک بۆ پێگەیاندنی کادیری عیلم و معریفە ئەو خانەقا و مزگەوت و حوجرانە بوون کە بوونەتە شوێنی مەدرسەی علمی و دینی و توانیوانە چەندەها زانای منەوەر پێبگێنن کە ئەوانیش دەور و نەخشیان هەبووە لە بەرەو پێشبردنی علم و معریفەت لە منتەقەکەی ئێمە
بۆیە پێویستە بە وردی بادرێەوە هەرچەند هەوڵ